ژمارەکان ئەوانەی داتاکان کە باسی لێوە دەکەن بە تایبەتی مەسەلەن فرۆشتنی نەوت ئەوەی وەکو بەس بە بۆڕی ڕەوانە کراوە بۆ مانجی 12 بای 735 میلیۆن دلار نەوت فرۆشراوە. لەو 735 میلیۆن دلارە تەنها 295 میلیۆن دلاری بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم چووە. 440 میلیۆن دلاری دراوە بە ناوی شایستەی دارایی کۆمپانیاکان و حەقدەستی بۆڕی و ئیتر ئەوەی تری شیرینی و کۆمەڵێک بابەتی ترەوە. لە وڵاتێکە ئەمە خۆ ئەگەر هەموو لە عێراقا 111 هەموو خەرجیەکان یاخود ئەوە پارەی کە نەوتی لێ دەفرۆشێ 111 دەرچێت بۆ خەرجیەکانی، بەڵام ئەوەی کوردستان نیوەی زیاتری دەچێت بۆ خەرجیەکان و کەواتە شەفافیت لە بواری داهاتی نەوتانیا جگە لەوەی کە ئەوە و نەوتەی کە بە تانکەر دەڕواتن و جگە لە داهاتە سنووریەکان و گەندەڵیەکان لە دەواازە و مەرزە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستانیشە دایان مەوادی ئەکسپایر ماوە بەسەرچوو داخلی هەرێمی کوردستان دەکرێت بەبێ ئەوەی بەشێک لەو بازرگانە دەسەڵاتدارانە یەک دینار گومرگ بدەنە ئەو خاڵانەی کە دەواازە سنووریەکانن. بۆیە تا ئێستاکەش وەکو ئاماژەکان بە دیاریەکەن تا ئێستاکە حکوومەت ئێرە نێتوانێت شەفاف بێ لە بواری داهاتەکانە و نەیتوانێت کۆنتترۆلی دەواازە و خاڵە نێودەوڵەتەکان بکات. باشە بەس بۆچی ئەوەی پەیوەندی بە چاکسازیشیەوە یا پەیوەندی فەرموو بەڵێ ئەوەی پەیوەندی بە چاکسازیەوە هەیە و یاسای چاکسازیەوە تا ئێستاکە نەچێتە بواری جێبەجێکردن و کەمترین ئەوەی کە مامۆستاداراش ئاماژەی پێکرد ئەوە بووکە نایانتوانیوە بە تایبەتی ژیان و گوزەرانی کەم ئاندامان و خانەنیشینان و پەکەوتوەکان و زیندانیانی سیاسی و کەسوکاری شەهیدان چاک بکەن و بە جۆرەی یاساکە بڕەپارەیەکی باش دەگەڕێتەوە کە زۆر داوامان کرد ئەو بڕەپارەیە کە بخرێتە سەر ئەو موچە خۆرانەیە یاخود ئەو خانەنیشینانەیە و کەم ئەندام و زیندانی سیاسی و کەسوکاری شەهیدانەی کە موچەکانیان لە 200,000 دینارەوە کەمترە، بەڵام حکوومەت نەچوە ژێرباری ئەو داواکاریەوە. باشە بەس سەبارەت بۆی خاڵە سنووریەکان کە پەرلەمانتاران بەداچوونیان بۆ کردووە بۆ باز لە قەبارەی گەندەڵی 100 میلیۆن دلار دەکرێت کە بەشی 200 و بڵێن 38,000 کەس دەکا ئەگەری مانگانەیەکی 500,000 پێ بدرێت. ینی ئایا مەسەرەن بەرپرسانی حکوومەت خۆیان دەسەڵاتیان نییە ڕایبوونیە خۆیان شەریکن بۆیە ڕایناگرنە و گەندەڵی کە لە خاڵە سنووریەکانە هەیە بەشێکی زۆری کەم و کوڕەکانی موچە چارەسەر دەکات؟ ئەو کۆمپانیانەی کە لە دەواازە و خاڵە سنووریەکانیان کۆمپانیای کەسانی دەست ڕۆیشتون و داهاتەکانیان هیچی ناگرێتەوە بۆ حکوومەت و حکوومەت سود لەو داهاتانە نابینێ، بۆیە کەسەکان ئەوانەی کە خاوەن کۆمپانیەکانن دەوڵەمەندتر دەبن و حکوومەت تەنها ڕێژەیەکی زۆر کەم لە وەرگرتنی بازەکان لە ئەو مادانەی کە ئەو مەوادانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبن لە خاڵە سنووریەکان و دەواازەکاندا یعنی داهاتێکی کەمی دەبێ ئەوتری دەچێتێ بۆ ئەو کۆمپانیانەی کە لە سنوورەکان کاری کۆنتترۆلکردنی ئەو دەڤەرانەیان کردووە. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز دکتۆر بگەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێز پێشتر باس لەوکی کە کارنامەکە جێبەجێ نەکراوە، بەڵام پێشتر بانگەشی حکوومەتێکی بەهێز دەکرا پێ دوای ئەگەر حکوومەتێک نەتوانێت بۆ نمونە کە پێشتر بەڵێنی نێوتی سپیاندا بوو دابەشیان نەکرد کارەبا بۆ نمونە ئێستا دووبارە کەم بۆتەوە موچە لە کاتی خۆیان نادن. هەنی ئەمە حکوومەتێکی بەهێزە حکوومەتێکی بەهێز ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین. حکوومەتی بەهێز ئەوەیە لە خزمەتی هاونیشتمانیانی خۆی بێ، حکوومەتی بەهێز ئەوەیە کە خزمەتگوزاری لە هەموو سێکتەرەکان پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکە، حکوومەتی بەهێز ئەوەیە بتوانێت تەبایی و یەکڕێزی و کۆدەنجی لە کوردستان بپارێزی، حکوومەتی بەهێز ئەوەیە دوو ئیدارەی نهێڵێ، حکوومەتی بەهێز ئەوەیە دوو هێزی پێشمەرگە و دوو ئاسایش و دوو ئیدارە و دوو زۆرمان نەبێت، حکوومەتی بەهێز ئەوەیە لە زاخەوە تا دەگاتە خانەقین یەک حکوومەت بێ، بەڵام بەداخەوە ئەو حکوومەتی هەمانە ڕەنگە بەهێز بێ لە هەندێک بواری بەکارهێنانی هێزدا، بەڵام لە بەردەم پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و لە پێشکەشکردنی
ئەو هەموو بەڵێنەی بە خەڵکی داوە پێم وایە سەرکەوتو نەبووە و ئەو بەرنامەی ئەگەر سەری کارنامەکەی حکوومەتی هەرێم بکەین دەیان خاڵی باشی تێدایە لە ڕووی تیۆریەوە بەڵام لە ڕووی پراکتیشیەوە لە بوونینە لەسەر ئەرزی واقعدا. بەڵێ